سڵاو بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش ئەمڕۆ لە نەخۆشخانەی گشتی مێرگە سۆرین لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەکە دکتۆرە هەرمێ جەلال چەند پرسیارێک ئاراستەی دکتۆرە دەکەین بۆ ئەوەی بزانین ئەو کێشە و گرفتانەی کە لە نەخۆشخانەی گشتی مێرگە سۆر هەن هەروەها ئەو جۆرە نەشتەرگەرانە کە لە نەخۆشخانەکە دەگران چ جۆرە نەشتەرگەریکن. دکتۆرە پێ خۆشحاڵین کە دیوانەتەی سەرچاوەخێراتن زۆر سپاس. دکتۆرە ئەگەر بوومە سەرەتا باز بکەی باسی برین بە شێوەیە گشتی باسی نەخۆشخانەی گشتی مێرگە سۆر بکەیت دەخۆ نەخۆشخانەی گشتی مێرگە سۆر لە چەند بەش پێکهاتێتوە و بەشەکانی چینە ئەگەر باز بکەیت. بەڵێ سەرەتا بەخێر بێن دەستخۆش. طبعا نەخۆشخانەی مێرگە سوور لە دوو خەستەخانەی جیاواز پێکاتون ئەمبەر و ئەوبەر. ئەمبەریان بەشی تەواریە بەشی نەشتەرگەریە لەگەڵ بەشی ولادە منداڵ بوون. بەشی ئەوبەریش بەشی ئیستیشاریەیە واتە ڕاوێژکاری بەیانیان. ڕاوێژکاری بەیانیانش هەموو بەشەکانی تێدایە، یعنی هەموو پسپۆرەکان لەگەڵ ئەشعە لەگەڵ سیتیسکان لەگەڵ مختبەر و بەشی ددانیشی تێدایە. دکتۆر هەموو ئەو بەشانە برین ڕۆژانە برین داوامیان تێدا دەکرێتن چۆنە بە شێوەیە گەر باز بکەیت چونکە زۆرجار ئەفەن زۆرجار نەخۆش هەبووە برین سەردانی نەخۆشخانەی مێرگە سۆری کردووە بێت ئەمڕۆ ئەم پزیشکە لێرانیان بۆ بەیانیان ڕۆژێکی تر داوامیان برین کوگەر بە شێوەیە گشتی باز بکەیت. هەموو بەشەکان داوامی تێدا دەکرێت. بەڵام بەشی ڕاوێژکاریەکان دکتۆرەکانمان پسپۆریەکان هەرێکی دوو ڕۆژ داوامەکەن و شەوێکیش دەمێنەوە. زۆربەی زۆری پسپۆریەکانیش کە نیمانە کە نەخۆشەکان دێن دەبینن دکتۆری لێ نیە ئەو گلەیە لەوێەوە دێن. بۆ دا و دەرمان بڵێن زۆر جار نەخۆش بڵێن ئەو نەخۆشەی بڵێن کە سەردانی نەخۆشخانەی کردووە و پزیشک بۆی نووسە سەردانی بڵێن بەشی دا و دەرمانی کردو لێ ئەو جۆرە دەرمان لێ نیە دەبی لە دەرەوە بکڕی هۆکارچە بۆچی مەسەن کەمی دا و دەرمان لە نەخۆشخانەی مێرگە سۆر هەیە. ڕاستی پێشتر داودەرمانمان وابزانم هەموو خەڵکەکە دەزانێ و زۆربەی زۆری ئەو کەسانی کە سەردانیان کردو زۆر باش بوو. بەس ماوەیە کە نازام هۆکارەکەی ئەوەیە کە ئایا هەر بەشی حەوزی سۆران دەرمان کەم بوویتەوە دەرمانی نەخۆشخانەی مێرگە سوور کەم بووەتەوە بەڕاستی حەقی خۆیانە. بە تەسەوەری من ماوەیەکی کە بەشی مزمینە ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئێمە دەرمانیان دەدەینێ ئەو بەشەشمان هەیە ئەگەر وا بڕوات وابزانم ئەو بەشەش قەپاتەکرێ چونکە داو دەرمان زۆر کەم بووەتەوە. هەر لەبەر برین کەمیان نەبوونی داو دەرمان دادەخرێتن یان چۆنە؟ ڕاستەکەی نەبوونی داو دەرمان بۆمان نایە، یعنی ئێمە تەڵەبیە دەکەین داوا دەکەین بەس نایەت ناگاتە دەستمان. کاتی خۆی پێشتر پارێکی دیاریکرا و تەخسیس کرا بوو، یعنی دابین کرابوو بۆ نەخۆشخانەی مێرگە سۆر دەمانتوانی ئێمە خۆمان بڕۆین بەپێی پێداویستی نەخۆشخانەکە ئێمە ئەو پارەیە سەرفکەین و دەرمانەکان بێنین چونکە لەوانەیە زۆر دەرمان هەیە زۆر شت هەیە لە لای ئێمە بەکار نەهێنرێ ئێمە ئەوانەمان نەدەکڕی ئەوانەی کە لە لای خۆمان زۆر بەکار دەهێنرێ و پێداویستین ئەوانەمان دەکڕی بەس ئێستا ئەو دابینکردنەش نەماوە. پێشتر بڵین نازانێ سەدا خۆشمان بەس پێشتر زۆر جۆر نەشتەرگەری لە نەخۆشخانەی گشتی مێرگە سۆر دەکەن بڵین خەڵکێکی زۆریش لە نەخۆشخانەی مێرگە سۆر ڕاستی بوو باتیەوەی بڵین لە جیاتیەوەی سەردانی سۆرانیان هەولێریان هەر شوێنێکی دیە بکەیت هەر لە بڵین لە سنتەری قەزای مێرگە سۆر و هەر لە نەخۆشخانەکە ئەو جۆرە نەشتەرگەریان دەکران لێرە بڵین تەندروستی ڕەوشی تەندروستەکەی بڵین تێبینێک بەس ئێستا چۆنە ئەو جۆرە نەشتەرگەریان هەر لە نەخۆشخانەکە دەکرێن یان چۆنەگە بتوانانی باز بکەیت؟ بەڵێ پێشتر زۆربەی زۆری نەشتەرگەریەکانمان دەکرد بە گەورە و فەوق الکوبرا ینی سەر و گەورەش بە ناوەند و بچووک و لۆکەڵیش ئەوانی کە ببەنجی ئەوە دەدرێن ینی لۆکەڵ دەدرێن هەومان دەکرد و ئەحسایەکیشم پێیە کە چەند جۆر نەشتەرگەری ئەگەر بن ئامارێکی ساڵێکیان چەندە؟ ئێمە نەشتەرگەریەکانمان دوو جۆر نەشتەرگەری لە ناکاومان هەیە نەشتەرگەری ساردمان هەیە کە خۆمان موعیدیان بۆ دادەنین و عملیاتیان بۆکەین. لە ناکاوەکان هەموو نەشتەرگەریەکمان کردووە بۆ نمونە گولە هاتووە عملیاتمان کردووە تەقینەوەی مین هاتووە عملیاتمان کردووە بڕینەوەی پێی بۆ عملیاتمان کردووە حادیسی سیارە هەبووە پێویستی پێی بۆ فەتح بەطنی بۆ بکەی عملیاتمان بۆی کردووە. نەخۆشمان بۆ هاتووە پێویستی بە سۆندە بۆ لە سنگی دایبنین چونکە مەحاڵە بگاتە هەولێر بۆمان داناوە و هەروەها مەسەلەن بڕینی ژێیەکانی دەست و شکاوی و لە چێچوون و ئەوانەمان هەمووی کردووە و بەردەوام میشین ئێستا و نەشتەرگەریە ساردەکانیش هەموو جۆرەکانمان کردووە. ئەی نەشتەرگەری ڕیخۆڵە کۆرە هەم بە سارد کردیتمان هەم بە لە ناکاویش عادەتەن زیاتر بە لە ناکاو دێ ڕێخۆڵە کوێرەمان کردو فتق بە هەموو جۆرەکانیەوە شکاوی بە هەموو جۆرەکانیەوە دانانی پلاتین منداڵ بوون هەم لە ناکاو هەم بە مەوعید دامان ناوە فتح بەتن بۆ منداڵ بوون
زۆربەی زۆری نەشتەرگەریەکان کراوە لێرە. ئێستا شەر ئەو جۆرە نەشتەرگەریان دەکرێن لە نەخۆشخانەکە؟ ڕاستەکەی ئێستا وردە ئیشکردن کەم بووەتەوە. هۆکارەکەی چەند شتێکە، کەمی پێداویستە پزیشکیەکان کەم بوونەتەوە. دکتۆرەکانمان ئێمە یعنی ڕۆژ بە ڕۆژ نەقسی پزیشکمان دەبی، کەمی پزیشکەکان، پزیشکی پسپۆر. بۆ نمونە من تقریبی ساڵێکە نزیکەی ساڵێکە ئەمە پزیشکی هەناویم نییە، نەخۆشخانەیەکی وەکو نەخۆشخانەی مێرگە سوور پزیشکێکی هەناوی تێدا داواتان نەکردووە کە ئەو پزیشکێکە پێویستیەکی ناوچەکەیە؟ داوامان کردووە، چەندەها جار سەروی خۆمان ئاگادار کردوێتەوە کە بە هیچ شێوەیەک ئەمە قابلی قبول نییە نەخۆشخانەیەکی وەکو مێرگە سوور کە سەنتەری ئەم هەموو ناحیانەیە کە نزیکەی 63,000 نفوس وابزانم لە سەریتی، یعنی چۆن نەبێت دوو پزیشکێکی هەناویت نەبێ. لە نەخۆشخانەکانی تر پزیشکی هەناوی هەنا یەک ڕۆژ داوام دەکەن، ئەین داوامان کردووە هیچ نەبێ لە نەخۆشخانەکانی تریشەوە بە تەنسی بیهێنن بۆ ئێرە، بەس هیچ. تا چەند پێویستە ئەو جۆرە پزیشکانە لە نەخۆشخانەی گشتی مێرگە سوور پێویستە، زۆر پێویستە. ینی پزیشکی هەناوی یەکێکە لە پزیشکە بنچینەیەکان لە نەخۆشخانەکانە هەبێت لە شوێنێکی وەکو مێرگە سوور، ینی چۆنە بێ پزیشکی هەناوی نەبێ. ئەوە وا دەکەت برین ئەگەر جارێک نەخۆشیان دوو جار سەردانی بکات پزیشکی هەناو نەبێتن، سەردانی نەخۆشخانەکانی دیکە بکاتن. بەئەکیدی هەمووی ئەوانەی کە پێویستیان بە یعنی نەخۆشی هەناویان هەیە دەبێت ئێمە بیان نێرینە دەرەوەی مێرگە سوور، بیان نێرینە سۆران، بیان نێرینە هەولێر. برین نەخۆشخانەیەکی وەکو مێرگە سوور کە لە سەنتەری قەزای مێرگە سوورە، هەنی پێویستە ئەو جۆرە پزیشکانەی دەبن، بە تایبەتی پزیشکی هەناوە هەندێک جۆری دیکەی پزیشکە. زۆرجار دکتۆرە گلەیش لەوە دەکرد بڵێن بەشی سۆنەر، ئەوەش بڵێن هەموو ڕۆژێک سۆنەر نییە، بڵێن دەڵێن ئەگەر ئەو ڕۆبێ دەڵێ سبەینێ وەرە سبەینە دووس بێ وەرەوانی هەفتەیەک نەخۆش بەس دێت و هاتوچۆ دەکاتن و بەشی سۆنەریش بڵێن پزیشکی پسپۆری لێ نییە. پزیشکی جگەلەوەی کە پزیشکی پسپۆرەکانمان ئێستا باشە، یعنی ئەلحەمدولیلا دکتۆرێکی پزیشکی پسپۆری ترمان بۆ هاتووە، ئێمە جیهازی سۆنەرەکەشمان نییە. ئێستا هەر نییە لە نەخۆشخانەکان پێک چووە چۆنە؟ جیهازمان نەبووە، داوامان کرد شەریکەیەکی هێنای دایرەی سەحەی هەولێر، یعنی هەر عەقدەکەی لەگەڵ نەکردن سەحبی کردەوە. چەند جار داوامان کردووە جیهازێکی سۆنەری بەکارهاتووی نەخۆشخانەی منداڵبوونی سۆرانیان بۆمان هێناوە کە دکتۆرەکان بەڕاستی دایمەنگلەیی دەکەن، دەڵێن کە ئیش بە جوانی ناکە، یعنی کاتێک کە سۆنەرێک دەکەن تەلەفۆنێکم بۆ دەکەنەوە دەڵێ دکتۆرە سۆنەرمان کردووە، بەس بەڕاستی ئەکید نین لە تەشخیصەکەی، تکایە ئەگەر بکرێ ئەو نەخۆشە بنێدرێتە شوێنێکی تر. خۆم چەندەها جار بە نەخۆشم و تۆ هاتووەتە ئێرە وتمە ئەگەر ئەزیەت نەبێ ئێوارە بڕۆ لە سۆران، لە سۆران سۆنەرێکی ترم بۆ بکەوە. بۆچی سۆنەری گرتووە لێرە مادەم وە؟ زۆر هەوڵمان داوە کە جیهازێکی باشتر بێت، بەس هەتا ئێستاش وا چاوەڕێین ئینشاءڵڵا. ئێستا بڕین لەو وەرزەدا دکتۆرە چ جۆرە نەخۆشیەک باوە؟ ڕاستی ئیستر وەرزی ئەوە وەرزی زستانەکەمان تێپەڕ کرد. ئێستا لەم وەرزەیە ئێمە نەخۆشەکانی کە بۆمان دێن کەوت نەخوارەوەیە لە شاخ، مار پێوەدانە، دوو پشک پێوەدانە، بەرەبەرە ئیتر دەست پێیەکە. وەرزی زستانیش هەر ئەم پەتایە بوو کە بڵاو بوو بوویەوە ئەوان دەمان. ئەگەر هیچ ئامارێکی لاوی دکتۆرە باز بکەێت ئەو ئامارە بڵێن ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانەی گشتی مێرگە سوور دەکرد چ ڕۆژانەبی هەفتانەبی مانگەن هەتا ساڵانەش داخە ئەو کەسانی بڵێن چ جۆرە کەسێک کە سەردانی ئێرە کردە و چ جۆرە نەخۆشیەکە زیاتر کە لە ناوچەکە هەیە گەریش ئامارێکی لە ساڵی 2021 نەشتەرگەری گەورە 3 نەشتەرگەری کراوە، ناوەند 49 نەشتەرگەری کراوە، نەشتەرگەری بچووکیش 51 کراوە. ساڵی 2022 نەشتەرگەری گەورە 13 نەشتەرگەری ناوەند 45 نەشتەرگەری بچووک 47. ساڵی 2023 نەشتەرگەری گەورە 11 نەشتەرگەری ناوەند 92 نەشتەرگەری بچووک 35. لە نۆی ینی هەمووی ئەگەر بیکەین لە نۆی 2020ەوە هەتا 12/12/2023 نۆ نەشتەرگەری گەورەمان کردووە کە نەشتەرگەوری مەبەستمان لە فەوق الکوبراکانە، یعنی فتح بطن حالەی طارئە کە عملیاتی هەندێک عملیات هەیە کە لێرە کردومانە. ڕاستی زۆر کەس سەری سوورماوەڵێ چۆن لە خەستەخانەی مێرگە سوور توانیوتانە ئەو نەشتەرگەریانە بکەن. نەشتەرگەری لە ناکاو و گەورە بوون. 2024 لە یەکی یەکەوە 12 عملیاتمان کردووە. 12 عملیات. ینی ئەوە تقریبا 2 مانگە 12 عملیات کراوە. خۆی مەفروضە لە ڕۆژێکە 6 عملیات بکرێ یان لە هەفتەیەکە 12 عملیات بکرێ. دکتۆرە بڵێن چی بکەین نەخۆشخانەی مێرگە سوور وای لێ دێتن کە بڵێن ئەو نەخۆشانەی کە بڵێن لە سنووری قەزای مێرگە سوورن کە لە نەخۆشخانەی مێرگە سوور چارەسەر وەربگرن و پێویستیان بە نەخۆشخانەکانی بڵێن سۆرانە هەولێرە شوێنەکانی دیکە نەبێتن؟ زۆر شت هەیە. یەکەم شت نەخۆشخانەی مێرگە سوور دەبی وەکو نەخۆشخانەکانی تر سیر بکرێ، یعنی ئەوەی کە دەکرێت بۆ نەخۆشخانەکانی تر دەبی بۆ
نەخۆشخانەی مێرگە سووریش بکرێ نەڵێن مەسەلەن نەخۆشخانەی مێرگە سوور بچووکە ڕاستە بینایی نەخۆشخانەی مێرگە سوور بچووکە بە سەردان ئەوانەی کە دێن سەردانی نەخۆشخانەی مێرگە سوور نەخۆشی زۆری هەیە نەخۆشی زۆرە هیچی کەم نییە لە نەخۆشخانەکانی تر و حالەی تەوارە ئیشی زۆرە یعنی حالەتی لە ناکاوی زۆرە نەشتەرگەری زۆرە نەخۆشخانەی مێرگە سوور دەبێ بۆکو هەموو نەخۆشخانەکانی تر سیر بکرێ ئەو جیاوازی هەیە بڵین جیاوازێکی لە نێوان نەخۆشخانەکان بەڵێ ئەو جیاوازی هەیە یعنی دائیمەن کۆتا نەخۆشخانە سەیری یەکەن کە ناوچەیەکی برێن دوورە دەستە پێویستە چۆن برێن لە کاتی دابشکردنی موچە وەزارەتی تەندروستی لە ڕیزبەندی یەکەمە پێویستە نەخۆشخانەی مێرگە سوور ئەم نەخۆشخانەی کە دوورە دەستن لە ڕیزبەندەکانی پێشەوە بن بەڵێ دەبی طبعا عردێکی زۆر هەیە دەبی بینایەکی باشی هەبێ نەخۆشخانەی مێرگە سوور چونکە کاتێک کە ئەم بینایە دروست کراوە ئەم هەیکەلە دروست کراوە لە ساڵی 1997 هەر ئەوەندە بووە ئێستا خەڵک زۆر بووە ئێستا نەخۆش زۆر بووە کاتە دەبی ئێمە گەورەتریکەین یعنی یەکێک لەوانەیە دروستکردنی نەخۆشخانەیەکی نوێ بۆ مێرگە سوورە جاکردنەوەی وحدەی حسابی کە هەتا ئێستا نیەتی ئەنی ئێستا خەستخانەی مێرگە سوور سەر بە نەخۆشخانەی بلێ یان سەر بە قاتعی بەرزانە بەخۆی نەسرەیەکی دیاریکراوی نییە بخۆی هیچ شتێکی نییە یعنی لەگەڵ ئەو هەموو ماندووبوونە ئەو هەموو ئیشکردنە ئێمە لە نەخۆشخانەی مێرگە سوورە هەتا ئێستا لە حەوزی سۆران لە هیچ نەخۆشخانەیەک نەخۆشی سوتاوی عیلاج نەکراوە لە نەخۆشخانەی مێرگە سوور 6 نەخۆشی سوتاویم عیلاج کردووە هەتا ئێستا لە نەخۆشخانەکە تا ئێستا 6 نەخۆشی سوتاوی لە نەخۆشخانەی مێرگە سوور عیلاج کرایە ببورن لە هیچ نەخۆشخانەیەکی حەوزی سۆرانە نەخۆشی سوتاوی داخل ناکرێت و عیلاج ناکرێت دکتۆرە نەبوونی پزیشکی پسپۆر بلین پزیشکی خۆجێ ئەوەش نەبووتە کێشە بۆ ئێوە بلین کە پزیشکان لە دەرەوە دێن وەکو هەولێرە لە شوێنەکانی دیکە کە سەرەتا ماژەت پێدا بڵێن بۆ ماوەی 2 ڕۆژ لێرە دەمینەوە و دەگەڕێنەوە ئەوەش نەبووتە کێشە بۆ نەخۆشخانەکە ئەکید بووەتە کێشە یعنی هەندێک شت هەیە دەبی ئێمە بیری لێ بکەینەوە ئایا ئەم پزیشکە کاتێک کە تۆ دەهێنیتە دەرەوەی شار نابێ شتێکی بۆ دابین بکەی کە بتوانێت لە دەرەوەی شار بمێنێتەوە ئەو خزمەتەی کە پێویستە بیکات پزیشکیش گلەیی نابێ لەسەر بێ هەندە دەبی بزانین ئێمە چۆن وا بکەین لەم پزیشکانە کە لەناو ئەم نەخۆشخانەیە بمێننەوە بە شێوەیەکی جوان بەوەی کە فێر کراون بۆی کە خوێندویانە ماندوو بوون یعنی هیلاک بوون ساڵێک دێنە دەرەوەی شار حەزیان لێتی خزمەت بکەن بەس ئایا من ئەو شتم بۆ دابین کردووە وەکو تەندروستی ئەوەیان دابین کردو بۆ پزیشکەکان کە بتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک خزمەت بکەن ئێمە نابێ هەرگلەی لە پزیشکەکان بکەین بڵێن پزیشک نامێنێتەوە پزیشکیش مافی خۆیەتی ئەو مافانەی بدرێتێ کە بتوانێت لە شوێنێکی دوورە دەستی وەکو مێرگە سۆر یان وەکو چۆمان بمێنێتەوە خزمەتی نەخۆش بکات ئێمە وەکو یعنی گلەیش دەبی لە تەندروستی بکەین کە تا ئێستا هەڵنەستاوە بەو خزمەتکردنی پزیشک کە بتوانێت ئەویش ئەو خزمەتە بداتەوە بە خەڵک زۆر سپاس دکتۆرە سەرچاو سوپاسدانەکەم زارێکی مانجی ئەوە هەنگۆتی گەل دکتۆرە هەرمێ بوو بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی مێرگە سوور هەتا دیدارەکەدی بمێنن بەخێر سەرچاو بەخێر هات.